کاتێککە دەمانەوێت لەگەڵ خوای گەورە و میهرەباندا گفتوگۆ بکەین عیبادەتی خوا بکەین، کاتێککە دەمانەوێت عیبادەتێک بۆ خوای پەروەردگار ئەنجام بدەین، پێویستی بەوە نییە کە مەوعیدێکمان هەبێ لە پێشترا مەوعیدمان لەگەڵ خوای گەورەدا دانابێت. هەروەکو چۆن ئەگەر بێت و کەسێک بڕوا بۆ لای سەرکردەیەک، بۆ لای وەزیرێک، بۆ لای پاشایەک، بۆ لای دەسەڵاتدارێک، زۆر جارە بێ مەوعیدی بۆ دابرنێ، فڵان سەعات بۆ فڵان سەعات بۆ تۆیە. مەوعیدێک دانەڕێ پێش وەقت دەبێ فڵان کەس ببینیت، ئەگەر لە مەوعیدی خۆت تاخیر بووی خۆت بەرپرسیاری. بەڵام کاتێک کە عیبادەت لەگەڵ خوای گەورەدا دەکەی پێویستی بەوە نییە مەوعیدێک پێشتر دابنرێت. یەکسەر ئەوەی کە قەرار ئەدات، ئەوەی کە بڕیار ئەدات گفتوگۆ لەگەڵ خوای گەورەدا بکات تۆی، نەک وەکو دەسەڵاتدارەکان کە ئەوان قەرار ئەدەن چی کاتێک تۆ ببینن، ئەوان قەرار ئەدەن چی کاتێک بۆ تۆ گونجاوە لەو کاتە زیاتر بۆت نییە. بە پێچەوانەی پاشاکان و دەسەڵاتدارەکانی دنیا ئەوەی کە قەرار ئەدات بۆی گفتوگۆ لەگەڵ خوای گەورەدا بکات تۆ بڕیار ئەدەیت. خوای گیان تۆ چەندە بەڕەحمی، چەندە گەورە و میهرەبانی، بەرامبەر بە دروستکراوە تاوانبارەکانت چەندێ گەورە و بەڕەحم و میهرەبانیت. ئەمە گەورەی خوامان بۆ دەرخات. ئەبێ وا بکەین کە خوای گەورەمان زیاتر خۆش بوێ، چونکە خوای گەورە کە دەسەڵاتدارە، دەسەڵاتی بەسەر هەموو شتێکە هەیە، بەڵام تەماشا دەکەی وەکو پاشا و دەسەڵاتدارەکانی دنیا ناکات. کەواتە هەر کاتێ بتەوێت لەگەڵ خوای گەورەدا گفتوگۆ بکەی، عیبادەتی بۆ بکەی، تەنها بی یا تەنها نەبی، ئەبێ خۆت قەرار بدەی. ئەمە گەورەی خوا دەردەخات، دەسەڵاتی خوای گەورە دەردەخات، ڕەحم و میهرەبانی خوای گەورە دەرئەخات بەرامبەر بە بەندە تاوانبارەکانی. بۆیە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە تۆش ئەبێ ئەوە بزانی کە خوای گەورە زۆر بەڕەحمە، لە هەموو کەسێ بەڕەحمترە، لە هەموو کەسێ گەورەترە. خوای گەورە دەفەرمێ وئیذا سەئەلەکە عیبادی عنی فئینی قەریب. ئەگەر عەبدەکانم پرسیاری منیان کرد ئەو من زۆر نزیکم، دوور نیم. کەواتە ئەگەر تۆ پرسیاری پاشاکان و دەسەڵاتدارەکانی دنیا بکەی زۆر دوورن لە تۆوە، بە ئاسانی پێیان ناگەی. لە کاتێکا بەندێکی تاوانبارن وەکو خۆت زۆر جار لە تۆ خراپتریشین بۆ قیامەتی خۆیان، بەڵام ئەبێ پرسیاریان بکەی بە دوایاندا بگەڕی، چونکە لە تۆ دوورن، بەڵام خوای گەورە لە تۆ زۆر نزیکە. یا ئەڵڵا چەندێ بەڕەحم و میهرەبانی بەرامبەر بە بەندە تاوانبارەکانت. فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. هەر کاتێک عەبدەکەم لێم پاڕایەوە گفتوگۆی لەگەڵ مندا کردم لێوە نزیکم و وەڵامیشی ئەدەمەوە. بەڵام دەسەڵاتدارەکان، پاشاکان، بەرپرسەکان زۆر جار لە تۆ دوورن و گوێشت لێ ناگرن و وەڵامیشت نادەنەوە. ئەو داواکاری کە تۆ کردوتە زۆر جار دەکەن ناو تەنەگەی زبڵەکەوە، یاخود هەر بەڵەیەک و سەرچاوێکە و کۆتایی پێدێ، هیچ تر نییە. بەڵام خوای گەورە زۆر بەڕەحمە. بۆیە تەنها زاتێک کە شایستەی ئەوە بێ دڵت پێی خۆش بێ و پشتی پێبەستی ئەڵڵایە و هیچ کەسێکی تر نییە. کەواتە پاشاکان و دەسەڵاتدارەکان بەم جۆرن، تۆ قەرار بدەی ببینیت، تۆ قەرار بدەی گفتوگۆی لەگەڵا بکەی، نە بە پێچەوانەوەیە، بەڵام خوای گەورە